خۆشەویستان هاتینەتە کۆتری سەلام لە بەیژینگ هەموو شتێکیان هەیە وەکو لای خۆمان ئەوە شاری ئەلکترۆنی پێڵێن میمۆری هەیە فلاش هەیە سەری ئەو فلاشە جوانانە هەمووی زۆر 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 جوانە ئەوە ژیاری نیتندۆ دەستشی نیتندۆ ئەو ژیاری پلەیستیشن بزانین سەر یاری پلەیستیشن لێرە چەنە هەلو هاي How much? 哪一个？啊，这个啊，这个。 Yes, God of War. زاني زياري God of War سەری چەنە بەبۆیە ڤیدیۆم خاو کردوتەوە 4206 دلار اوكي ب 6 دلاریە اوكي ثانك يو ئەوە نوێیە بە 6 دلاری نفس السعر لكن خۆمان نفس السعر ئەو هێدفۆنە یاپڵی نییە بە زووچی ویە تقلیدە This is how much? AirPods 2 Pro 2 AirPods تقليدي أبلا زين سالي سنة yeah connect with the iPhone work okay like iPhone card how much still good هذا كمان خلصنا ده شيء PlayStation شيء PlayStation رنجان هي شتيان هي بنزين خانة لتشين بنزين نوت دو بحفت وانا دكا نوت سنت نوت بنز يعني نوت وهش يعني هيك ابو تيارة ده بتيارة بتندا بنو بوينت شصية كدكا دولار كوب بسبنسن يعني 1500 1600 2000 تقريبا 2000 دكا دراين زانياري اما لشوية نيشين ياخد ناوتي يجي بيدوتي هايديان بشكل شاري بيجينج زاب بيجينج بازنية بكو هولير خماتون بغين بازنية شقامكا باش يجي بيدوتي هايديان زاب ليرة هرتي زانكو هي بابتي تكنولوجي هي كومباني تكنولوجي هي لو ناوتي يعني زوجي خويندني تكنولوژی پێشکەوتنی پێوە دیارە ئەوەش سیتی مۆڵی چاینا چین بەیژینگ ئەوەش لەناو گەڕەکانەوە کلتوریان هەیە شەوان دێن لێرە خەڵکی ئاسایی بۆ خۆیان دانسەکەن ئەوە نازم چیان داوات کردیە برادر شتە ئەوڕۆ دەڕۆین لەو شارە نامینێ دەچنە شارێکی دیکە دەچینە شارێک بەناوی دووهان سیتی شارێکی کلتوری بیابانە چوار ڕۆژێک لەوێ دەبینێنەوە چەند چالاکێک هەیە لەوێ دەیکرد چەند نەشکەوتێک هەیە لەوێ دەیکرد چەند شوێنێکی مێژوویی هەیە لەوێ دەیبینین ئەو مامەڕەکە بە تەنیا لە پشتەوە دانیشتی جەماعەتی ئەجنەبی ڕێزی پشتەوەی مەکتەبێ دایم باش واتساپ شوێنی پێشی هەیە فاهم پێخۆ لێرە دابنێ جەماعەتی گەورە پێی خۆیان مەکدۆناڵدیانە بۆ هینانە بۆ بخوێنن ئەوە بەریشم داوە ئەوە هاتینە مەتار مەتارەکە یەکەم جار لێ هاتین زۆر جوانە چاوەڕێن ئەشیاکان بنێرین ئەوەش چاینا ئیسترین باوە دەڕۆین تارش چینیە تیکتی فلایتی چینی ناو دەنووسن ترتیباتە مشت تۆزێک ستایلەکەیان جیاوازە لەگەڵ ئەوەی کە پێی هاتین قەتەر و تورکیش هاتینە ستاربەکس کۆفی کاپۆچینۆیەکی بخۆین کاپۆچینۆ ئیوانە بە دەقەیە یعنی نەک 2 ساعت پێش وەختە بچی دانیشی بە دەقە لێرە بەو سواری فڕۆکە دەبێت ئەنیمەیشن پێمان دائما لە ئەنیمەیشنەکان چاوی خۆیان زۆر گەورە دەکەن
ئەو جانتەیەکە مات لە مەتاری دووهانین ئەوەی بیابانەکە وشتریان دانێ ئەوانش وشتری بەخێو دەکەن لە بیابانێ سەچنە دەرێ بیابانەکەی جوانتر دەبینێن اوكي ديشتين دبل زانتا ابو اوتيل تين اشهدوين اوتيلي دقرينا وفور سيفسي يازدا نو دا او يازدا او منهم كاكا برام يقصد دينا دريونيا اوكي يا اوتيل كمان واو غبريان هاوش سن مستقف جوان وخوشة اوكي زعما يمتريش دابا زعما فيو كيتو هنا اوكي هم فيو ندق عارف ديالها باز وزا لو هوتيل الراقية هاتوين باجا كردي بو ناخو غردين duck roll with egg roll flavor roast chicken او مريشكا او گۆشتی حیوانیە پەتاتەیە ئەوە نازانم چییە ئەوانە زۆر کێفی بینەیە بۆیە کامێرەکە خواوم کردەوە لە بەرەو لایتەکە گەمەی دەکەم کردم سپێس فرێمی باشتر بێت مهم ڕۆژانە دێکوانامە کۆنفرانسی دەکەم Distinguished Director Zhang Bingqiang, dear colleagues and leaders from the Gansu Press and Publication Bureau, dear friends, good evening. International Studies and Advanced Training. I want to thank the Gansu young media professionals from developing countries. باشە برام گۆشتی گوێ درێژ هاتوونەتە دەرەوە لە شاری دونهان زەماوە تەلەفوز دەکرێت پایتەختی هەرێمی گۆنزووە لە چین یەکەم جارە کورد پێ ڕێگەی ئەو ڕێژەمی پێدا تێدەخەڕێت ئەنیکێکە گرنگترین چاینا ئەوەش کۆمەڵە براندێکی مۆبایل لەو شارە هەموو براندەکانی لێ نۆڤا ئەپڵ ئەوە ئێکس نازام چی ئەو بازاری شابی ساعات چەند جوانیان هەیە وەڵڵاهی هەموو جوانە کاڵە چاکە؟ ئەو لەوەی بەردی ئەستیە ئۆکێ لەو بەردەیە لێرە خواردانەش هەیە شمیش و تەرتیبات و مەرتیبات لێرە شەقامێکی شەعبی زۆر زۆر جوانە ئەوم کە پارەم دەینێ ئەوم هینە زۆر جوان بوو لەگەڵ شتە و بابەتانەش بینێ زۆر 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 جوانە زانە پارەیان چەند جوانە دەرێت جلی کوردیە جلی ئافرەتانە زۆر جوانە کلتوریە بازاری قوماشەکەشیان هەیە وەکو خۆمان لێرە قوماش دەفرۆشن ها دەرێ وەرە بەس ببات و بەس ببە ڕەگە دەچینی ئەوش بشتر بە زۆر جوانە جێگە مەطعمێکی مسلمانانە هەمووی مسلمانن خواردنیشمان داوا کردیە ئێستا بزانین دێتم زەنگ بکۆ خواردنەکانیشان زۆر جوان دیارە و زۆر خایان و پاکوخایان دیارە سۆنجی دەخۆن کەوا سەریان بڕیە و خواردنەکە پاکە这是我们新鲜的烤羊肉，有2块钱的红牛烤肉，还有那个羊腿肉。خۆش بەڕاستی بیفەکی خۆش بوو
يعني تنظري قرصي حبيانا كان زوزو خوش بو او دست بيدك 帅哥来自什么地方？Where are you from？ 和他们一样。Iraq 是你赢了，免费送你一个酸奶。Yogurt very delicious。来我一个就行。OK 加油美女来，石头剪刀布，石头剪刀布，石头剪刀布，石头剪刀布。برديوه 水果味的。你们一块还有啊，来。 داني يوم لاجي باش وضع زوزو خرابه حبت سبينيا معي ناتيرا حد حجدرين هتعذروش هردي ويلكم زارة بقى ترتيبات يعني ما خمس بور كرديا كبيان قلتي كان باصة خلاص ده بيبقى زيجي فارمي بين حديقة زوج زوان يعني رد بس كرديا أو على خانة زوج زوانة بس قال السعر ده قال رقبوينو حضرين let's go بابرين زين جوري سيدي You finish your photos and you can go there. 这里是第13届中国数字出版博览会。9月敦煌，万物繁盛。 أوش معرض شيء ندوبتك أو كومبانيا كان كبش داريان كرديورو. It's your first time to visit Dunhuang, the city. Yeah, it's our first time coming to China, and also first time coming to Moscow. Oh, it's mind blowing! It's not anything that we expected. We saw a lot of Chinese food, Chinese movies, Chinese policy through media, but the first time we got here, it was all different. It's like seeing things in a different lens, the real lens. باشويستان أو بالخانة بوك تازانك تنبيني لجودة وكونفرنس شيء زبالحي جودة بريو دزيزا جوازي وان لقوا إيمت شيء تمشان داري سلفي بيورو جوازي وان سيا حكومات خوي سرپرشتي پشکوتی تکنولوژیا دکه لولا تنانت وزیری چی حکومی هات و دله باسی کرد بودی کمپانی اکتیویژن کمپانی نایتی دو کمپانی کانی دروست کردن ویدیو گیم علیرا زور دلخوش که کاری نگال دکن دیانوی دوستش تشی زور زمان کردیم دیانوی استمیم نوشونه چی هزاری خوی کرد من تنزوانه شونه چی هزاری خوی کرد دیانوی کلتوری خویان شونه واره کن اگر توشی بو ملافزک بود توشی کارسات استروشتی بو خویان بأرشيفي بكم بدي ديجيتالي ما بيك NFT هبو أو باز برزمة هبو يعني كده NFT وتانا زا أنا لبو باريانيا تانية لبو أويتان اشتكاني أو خوي بمينيتو جا أوان ده يعني أو أنا بأرشيف بكم بدي ديجيتالي كومبانيا كاني فيديو جيمش يارمتيان دادن لو اشتا IP دروز دكان زمانتي فيديو جيم نمتي دكان زيادة IP تيا قلنا تو كاركتري كسجيل كاركتري شيء ميجوي تيني بي بيكنا IP أو IP رتوان دي بكريتا فيلم بكريتا فيديو جيم بكريتا ميوزيك بكريتا هموشتي أو IP لانسینو خواندارەتی دەکرێت جا ئەوان دەیانێت زۆرترین IP لەو کلتور و مێژووی شاری دونوان دروست بکەن کە شارێکی تەواو بیابانە لەناو بیابانێکی زەبەلا هەمووی شاخ و داخ و تەرتیباتە عەزارەتێکی گەورەیان دروست کردووە سیکە ناو بیابانات سەوزایەکیان دروست کرد باڵەخانەیەکیان دروست کرد بەڕاستی معجزیبم بە کلتوری وان معجزیبم بە پێشکەوتنی وان معجزیبم بەوەی کەوا حکوومەت ڕاستە و خۆ سەرپەرشتی کۆمپانیاکان دەکات سەرپەرشتی خەڵکی دەکەن لەوەی کەوا دەبێ کلتوری خۆیان بپارێزن بە جوانترین شێواز دەڵێنەوەی داهاتوویما ئەگەر بێت شوێنەوارەکانیشمان نەمینێ لە ڕێگەی VRەوە لە ڕێگەی بە دیجیتاڵکردنی کەلوپەلەکانمان لەڕێ ئەوەی لە ماڵی خۆیانیش هێدسێتەکەی خۆی لە چاو بکە و بێتە ناو ئەو شوێنە نە ئەو مۆزەخانە و باڵەخانانە خەریکی ئەوەن کۆنفرانسێکی زەبەلەحیان دروست کردووە پارەیەکی خەیاڵیان سەرف کردووە ئێمەیان لە بنی دنیاوە داوات کردووە پارەیەکی خەیاڵیمانێ سەر دەکات کە هیچ شتێک لەسەر خۆمان نییە هەمووی لەسەر حکومەت چینە تەنیا بۆ ئەوەی ببینین کەەوە ئەوان چۆن بیر دەکەنەوە چۆن پێش دەکەون بۆ چۆن دەیانەوێت داهاتوی خۆیان لە ئێستاوە بنیاد بنێن منداڵەکانیان بەبێ کللتوری خۆیان نەژین نایانەوەی کاریگەری ڕۆژاوایان لەسەر بی دەیانەوێت کاریگەری چینیان لەسەر کە بەڕاستی معجزیبە و یەکەم ڕۆژ شەبە چاکەت و تەنیسیۆن نێم دێ برێن ئاخۆکەی سەیرە و نانە گەرمە چەند خۆش نانێکی گەرمی نازدار ماست و پەنیرەکە بی لەو چینە لەگە و نانە گەرمە بۆ خۆیان نییە سین زۆر خۆش بوو بەس دەکاتی خواردن ناخۆش بەس ئێستا نانی گەرممان دیتەوە کشمیش تێدا سەمومان دیتەوە جارێکمان دیتەوە خواردنی زۆر خۆشی لێیە خواردنەکەشمان عیلاجمە ئێستا بەگشتی دەتوانم بڵێم سین خۆشترین وڵاتی جیهانە وەرن بۆ سین ناوازە و نازدارە نانی گەرم
جماعة أول شيء ريسايكل باشا يعني ولا زبلة فريدي خلينا نذكر تبلع كردي خوش مان لو صيني نانو ماست بس أنا كي أو نانا براستي كارسال ونانا كان زور بلا زادبون زاري أوان هي أو كارسات أو يعني بريكش مش وشتم فزو نانا براستي كان نعمة كان الصين ونانا بو أوج ماله بتشوفه كان يدان مال زور كمان الصين دائما شوكه بغامير ماله نانسيل ليرة شيء روني سوري كنا استاجمان هنا بو عرضي شيء سما وشت ستيني ديك ما عينه شيء توبيا كم تشك توبيا كي خمينه با توزك شو شغي شفت فيه با زعما مكرر بالليل رابم بسمو هوليري ديك ما توبي او كيدر دينم عاد سكيدا دينم بقياس تاعهم تيني جيرو زين جوانا زور شارع روند جوانا خويا أنا بالك أنا كسيكا وات كوشتكي ما 16 زود جوانا واو كيس 16 و 21 20 شويني خونديتوا شوينيش ما نضعش الصغار واو بيشي شاشة برتشي مسرحة هم شاشة كديارة هم مسرحة برتشي ديارة سيكا كاتش ديوة تاني فيلم
والله يشتكيان كرد بقدر هر هم سفرك يسين بيو راقيبو كارساد قخوش بقدر هم سفرك كانوا لو عرضي ورقرت اشتشي جوان 3D بكارينا روناتشي ساوند افكت نواندن سيروكشي بقشتي باسي افسانه خويا عندك كل سكتش لا صندلي يكم زاد بقلم ورقه دستي بيقرت هم جرافيك وترتيبات كان دواء من لوامبو دواء بو 3D دواء هم بقدرين دا بوجي باسي افسانه خويا عندك گواستنەوەی کللتور خۆشبیستنی کللتور بەو شێوازە دەکرێت هاتینە مۆزەخانەی چین بزانین لەو مۆزەخانەیە چی دێە تەمەنی شتەکان بۆ کەی دەگەڕێتەوە بەرەکە لە ساردە ئێستا زۆر وەتی هەستترین خۆشمانەیە خۆشترین شت ئەوەیە کە سڕێڕانەوەستی کارتی VIP پێ بیم چ ژوورێ وەڵام بزانم ڕاوەستانە سڕێ بەخۆم لە خۆمدا اوكي نیم ڕانەوەستی حتیم نییە دائما نییە فەقیرانە مردم پێمان بڵێن تکایە وەرن کورە وەرن برام کورە وەرن ئەی هەم وەرە وەرن دائما نییە پەر دەبێت لەکنیانە کە گوتیان وەرن لەکنەوان یعنی وەرن خلاص لكن ورن يعني اوكي راو 2 دقيقه دم 2 دقيقه دم اخوي ليزركم لخوم دا ليزر او ليزر زانا بوصره وتم ليقرا في اي بي تجولي ترى ما جات تجولي في اي بي هذا باز ما جي خوش او ما مستك ارزان لقلبانا ما مستك ارزان تصال لخوم قورترا بس يعني 8 زوزو قورني بري زوزو قورني مالتي ما بيشتغل سواره ما مستان مالتي اشتغل سواره بس سري هم سبيبوا اوان تمشي سريع كلك ناس سبيبون يعني كارساته يعني قلق قوريا از گوتیان مادام لبر استوي سبي او 8 قوريا جوجي في اي بي ان داغوي مواصفات زياده بجودكي قبرت بو خوشتر بوشتانا ادي ما قلت مش درجه طبيعي استوائيه ودكابي غور والله اذا براسه في خبر استوائيه برام اذا سواء ما سبي ناقوش انا شفت انا مغوري قلت كاكا بيلا ميردي قيناك بروجو قوركي اكا كان شي ما ورا جودك ساكي هذا جودك ساكي ساعت 92 جوری که 1000 سال 8000 سالی بودایت ده بودادیزم سپیدره بودیزم thank you هوا ترجمه هوا لجوه دکی ترجمه ده بودکا اوه زارت تمشای فیلم اشتشی دکی فیلم چی میجوی خود کنه با موزخانه که درسته کرده عرض دکن يعني أوشتاني موزخاني هي بيوندي بو سردما بو نوع كلتورة وخلقي هنا الموزخاني شجارة What the hell 我少水路还看看自己去巴什给我别说台阶上的游客请大家顺着台阶往下方走，下方有空的座位。 عرضه كان زوج زوان وشي بلاي موزخانه كان نابلين والله بفيديو قورا 3D يعني هو عصمنا هم كنت فيديوهات اللي نقرا تصوير كي مشكله كاوي ممنوعه بس مش وقت بدن قتي صاب بالصاند فيك بو ترتيباتين يس وقت تجربنا حوايج باك حوايج خوش صاروج لبياباين بس اوري كم صار لبياباين دبي مع الاسف درينا جوري ناوي تصوير صدير لو خوندش تصوير كاين اوكي جايشتين اوا موزخانه كي ديكيه اوا شوينه كوا كاتي خوي سردمي شانشينكان تيدا جيانا لناو بيابانا كي بيك وانا ما تخيل هم بيابانا قصي كان لدورو دبي تصوير كان نابي نزيك بين اواش كذا سبيرسي الربار وشدبو بي بلا مش يشكبوا بيابانا قلق قوريه ساردش نیست صراحة درجة حرارة 20 خوشه زوج خوشه گرم نیست مثلا يعني سارد نیو گرم نیست هم دزانی چین او بیابانه زبله حیلیه دزاین لما تخیت بتو انا توزق بیابانه بلام يعني قصيني بكينا دوباش نك دوباش دا دوباش بلام باشي بزوكاكي زورترين خلشيلي باشا گوركي كبيابانه كم ترين خلشيلي زوربي زوريان لشارع گوركان كوبين
هەرەمیان لە شارە گەورەکان کۆبووینەوە مەترەکانی دیکە مامۆستاکە باسی کرد وتی هەرەمی بەتاڵە کەسی لێنیە ئاین کەسی لێ بەڵام زۆر خەڵکی کەمی لێ لە بەروی شوێنەکە بەعام هەم بیابانەوەکو دەبینن زۆری وایە خەڵکەم لە شارە گەورەکان دەچێت والله الروستم رسمي يقري انا مالنا الروستم او زلكشينا عدنان بشرفني او كابري هاتي بقدر يك تلفزيوني زبلاحي قوله بس ركام له خوي دكا حتى مني الرسم هنا تهاري دقري تدري تهاري رسم قهمان دقري بخافش تلي راس رسم مقرن كارسات حزدك امو تلفزيون شي هي بناء الروستم او شنو كان هسه اللي صورينا زي في ما عندك الروستم ما عندنا نجوا كيتيا تشون بو تشون نبوا زين جوده وين كنت شو هالقرت شو مهمتنيش هاد لبو شوينه غالي بيقمان هالقرتني شوينه بزانا او دارا بريجبو نعم بريوتو بوش غزا ديجيت روجي شي خربار خبر راستي عينك شنو وين زون اوكي اوان داينا اول جدك اما مستاكل يلا دبي اخذ او كسكر نشان دغه ليرا قصيدك بريج مارا منزوره عاده يكسيدك هم جماليه كمان ضليك جمار نوتيه كما ريز جمار نوتيشين بسين نسين راوسين شو بسين هم ريز لا بري خلك شي قزار زور اوكي او قصيدك ضلي ما لسناش كاتي زياواز بويت كا لا دو من برون ما بزرنا بن لا بري بزربي توزك زعازه ديتنا ولا بري خلك شي قزار زور كذا عقلا فري انا مش شكتو هاورا من تانيان تام دلو تام فينيش عندهم بداخه وناتو انا لجري There's a line, man. Don't hurry up. تصوير قلت له دروا تصوير اسايا ولا جولنا لبرتي تاو كسته بفرمينا زين بلام اوريك ما بيدوزي شي هي الله لبروي روناشي كاميرا كان وشتان لا التاثير بصير في كان كاك عمر شان بيدوزيويه زين زي بيدوزي ودنيا يوا تا بيدوزنا ما بلقيس خلاص اوكي اوشتانه که بینیم من آشکارتکی که نتوان بتانیشان دا به این سرت داشتیم پاسی بودایی دکو اسپیدالن سرده مکانی خوی اوشتانه بس اوتان تام بینیشان دم چەند شوێنێکی مێژووی هەیە کردویانە مۆزەخانە هەمووی لە ئەشکەوتی جیازیا پێکاتوە جا ئەوەی گرینگە ئەوەیەکەوە ئەشکەوتەکان هەر یەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی جیاواز بۆ نمونە هەندێک لەو ئەشکەوتانەی کە چوین بە تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 1200 ساڵ پێشێستا هەندێکی دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێشێستا هەندێکی بۆ 900 ساڵ پێشێستا هەر کللتورەی هەر سەردەمەی بە شێوەیەکی جیاواز پەیکەری بۆ دروستکراوە وێنەی بۆ دروستکراوە بەڵام بەداخەوە ناهێڵن بچینە ژوورەوە وێنەی بگرین تەنیا دەتوانین بچێ ژوورەوە سەیری بکەیت ئەوان هۆکاری سەرەکی ئەوەی کە لێ ناگەڕن وێنەی بگرین بۆ ئەوە دەگەڕێتەوەکەوە نانەوێ هیچ کام لە پەیکەرەکان تێک بچێت تەنانەت باسەوە دەکەن کەوا بەهۆی بوومەلەرزە هەندێک لە پەیکەرەکانیان تێک چووە هەندێکی ڕووخاوە هەندێکیان دنیات نایتەوە بەڵام بەگشتی دەڵێن پەیکەرەکان نامانێت دەستکاری بکەین تەنانەت ڕەنگەکانیان نایانەوێت دەستکاری بکەن و ئەپدێتی بکەنەوە تەنیا بۆ ئەوەی وەکو ڕەسەنی خۆت بێنێتەوە بەشەش زۆر لە پەیکەرەکان لەگومان پەیکەری بوودایە کە خۆیان باسییان کردکەوە بوودا لە هیندستانەوە ئاینەکە لەلایەن چەند مۆنکێکەوە گوازراوەتەوە چین و تاوەکو ئێستاش ئەو ئاینە هەر پەیڕەو دەکرێن جا لە بەشێ لەو پەیکەرانە چیرۆکی بوودا و گواستنەوەی بودیزم دەگوازرێتەوە لە بۆ هیندستان باز دەکرێت شتێکی زۆر گرنگ هەیە لە مۆزەخانەی ئێرە ئەوەی کە لە گوێمە ئەو جۆرە ئامێرە ئەوە لە گوێ دەکەی مامۆستایەک یاخود ڕێنیشاندەرێک لەگەڵ دەبێتن ریزێک خەڵک لەگەڵی دەڕوا وەکو دەبینن ژوور دەڕۆن و چیرۆکی ئەو ژوورت بۆ باز دەکەن چیرۆکی گواستنەوەی ئەو ئاینەت بۆ باز دەکەن بەداخەوە نەمتوانێت تەسویری کەم ناگەڕێن بەڵام گەورەترین پەیکەری بوودایە لە چین و سێم گەورەترین پەیکەری بووداشە لە بەگشتی بوودا لای ئەوانە وەکو خودایە کە دەیپەرستن بەڵام لە هەمان کاتیدا مرۆڤیشە نازانم تۆزێک ئاڵۆزە سێوە بکەیت ئەوانەی بە بێژنی چینیەکەی نەک بە بێژنی چۆن دەڵێی
هندیەکەی چکە بە خۆت بودا هندیە ئەوانش اعتراف دەکەن کە بودا لە هیندستانەوە دینەکە تۆ تێرە بەڵام ئەوان دەستکاریشی سوشیان کردووە ئەوەی مهمە بیزانینەوەی لەسەر بودای پێیان وایە بودا خاوەنی جادووە جادووەکەشی لە بۆ باشە بەکاردنانە خەرەکەی چیانە بوو زۆر سێر بوو ئەمەش حرەکەمان هەیە بەڵێ کە دەچینە ژوورەوە کە دەسوڕێینەوە لە سینەستەک بەلای ڕاستدا دەڕۆین ڕاست باشترە لە چەپ سانی ڕاست پێی ڕاست کە دەستنە شوێنێکی گرنگ گۆشتان ئەو کلتورەشیان هەر هەیە سیکە لەسە ئەو شاخە چمان دۆزیەوە گە لە بەرزانە و شاخە لێرە موبایلی وا دیارە معبەدەشان لێ دروست کردیە ئەوژە شوێنە بوو کە تازە ئێمە چوین بە پاسی هاتینۆ ناو شاری ئەویان داینێرە جێ دەکەن بە کۆی سلێنە ئەوش چەناڵی 21 قسەی دەکەن لەمە دەتۆ ئینگلیزی ئەو زەبەرە حانە ناگەڕێن بە شەش تر تەسویرکە بە خۆران ئەم درێژن شاشیان هەموو گرتیوە ئەو جادەیە ئەو ڕێگایەکەوە چەندی ساڵە سندروستی کردیان لە نێوان وڵاتی چین و ڕۆژاوە دەتوانن پێکەوە ئابووری کڕن و فرۆشتن ئەنجام بدەن ئابووری وڵاتیان بەرە پێش بن وەکو دەبینین ئەوەش لە بۆ وڵاتە موسڵمانەکان هاوکاری مزگەوتی تێدایە یەکەم مزگەوتە لە هەموو سین دەبینم یان لە مۆزەخانە هەیە بەڵێ بەردانە لە بۆ ڕاوکردنی بەکارهاتینە وەکو چەکێک ئەوش کاک ژانگژیە نووسەرێکی بەناوبانگ ئەوە یەکەم شوێنە بتوانین تەسویرکەین لێ ناگەڕێن ئەو پیکەرانە تەسویرکەینەوەی شێوەیە ئێرەش بازارێکی گەورەیە لە ناو مۆزەخانەکەی هەیە دەتوانێت بە خۆت شت بکڕی سیرکرد چەند جوانە وەری ئایفۆن و مۆبایل و شتە مستایلی چی جەماعەت تەماشاکەن ئێرە سەحرایەکە بەڵام خەڵک تاکوێ بەسەر کەوتووە با بێتان نیشاندەم دەبینی ئەوە هەمووی خەڵکە ئەوە هەمووی خەڵکە واو so nice so beautiful هاتی مەسین ئینگلیزیەکان باش بووە کووە ئەوەی لە پێ دەکەین بۆ ئەوەی خۆڵ نەستە ناو پێمان کاتەکەوە بەسەر ئەو دیابانی دەکەین ئەوەش بۆ ئەوەیە لێرە تون دەکەین ئەوە شێوازە سای هەمووشتێکیان کردیە ئۆکەی ساری ئەو نوعە ئەوەی بووی سیارانە بووینە دەمان بەنە ناو دیابانەکەی پێشمان خۆشمان جوان بەستایتەوە هەموو شتێک ئامادەیە بزانی چەکە خۆمان بەستینەوە دڵمان خۆشە وای دڵمان خۆشە وای ئەمە زۆر حەزێ بیابانێ بینم بەس زووترین کات وات سەری ئەو خەڵکەکان برە تیارانە بیخۆشە ئەمە تیارە Hello! Do you need to pay to clap this camels? ئەوەش ئوستری چینی جادەی تایبەتیانە بۆ دروست کرایە خاص هەلو هاي هەلو هاي بەشتریان زۆر جوانە زانی شاملیکە فەرقی هەیە 50 ملی پێوەیە هەلو وەرە سێکە خەڵک بەرەو چووە ئەو عین پشتەی تەری خۆمانە بەس زۆر ڕاقیتر و مێژوویتر و جوانتر و کلتوریتر و شتانە دەڵێن دەریاچەیەکی لێرە بەناو بیابانە شەو سەمایەکی دەکەن زۆر جوانە Okay. Okay. We will come back to there.
اوكي خۆشەویستان ئەوەی کە دەیبینن ناو بیابانەکەی تبتە کە لە پارێزگای گەنزووە لە هەرێمی گەنزووە لە پارێزگای دوونهوان ئەوەی کە دەبینن خەڵکە بەسەر ئەو بیابانە دەکرێت جا ئێستا چینە لای ئەوانیش ئەوەی گرنگە ئەوەیەکەوە لە مێژووی چینیەکان هەزاران ساڵ بەر لە ئێستا ئەوان ئەو ڕێگانیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی کەلوپەل کە پێی دەوترێت ڕێگەی ئاوریشمی وە چین تاوەکو ێستاش ئەو وشانە بەکاردەهێنێت سلک ڕۆد وەتە ڕێگەی ئاوریشمی شانازی بەو ڕێگایانەوە دەکەن و ئێستاش وەکو شتێکی کللتوری هێشتویانێتەوە دەیانەوە خەڵکی ئێستا شەر بەکاری بێن و ناوەکە وەکو بە زیندوێتی بمێنێتەوە جا لەنا ئەو بیابانە بێگومان مێرگێکە بوو نیە مامەستا پێ مێرگێک هەیە کە یەکەم زایشە دەبینی مێرگە ناو بیابان ئەو سەڵایەکی لێرە دروست کردووە و باڵەخانەیەکشی لێ ئێستاش بەسە دەکەوینە بۆ نازانم ناو بیابانی گردی پێ دەڵێن پێناڵێن چیا لە بەرەوەی هەر هەمووی بەردە وردە بەردی بچوشی بیابانە بەڵام بەسە دەکەوین بزانین لە نزیکەوە ئەو خەڵکەس دەکەن وەروە سەمایەکی گەورەش ئەم شەو بەڕێوە دەچێت هەمووتان بە تەسویر دەکەم ئۆکەی ئێستاش بەسە دەکەوین ئەویان دروست کردیە وەکو پەیژەیە بۆ ئەوەی لێرە بەسە نەکەوی لێرە قورسە بەڵام مێرە ئاسان کرا سەیرکەن چەند جوانە زۆر زۆر باشە خۆتی فلاشەکانتان هەموو دەربێنن ماندوو بووی؟ Hello. Hello guys, hello. Very nice. زۆر کەیفیان بەمە دێ هەر زۆر ئۆکەی ئەوەندە بەسەر کەچین زۆر زۆر هیلاک بووین زۆر تاریکە بە فلاشەوە نەبی تەسویر نابێت لە هیچ نەوەک دڵخۆشم بۆ یەکەم جار لە ژیانم هاتم بیابانێکی ڕاستەقینە بیابانی ڕاستەقینەوەتە ئەو نوعانلمەی دەبی ئێستا مشکلە نییە بەسەکەچین بەس کوبچینە خوارێ مشکلەیە ئلاگە بە خلیسکانێ بڕێ خلیسکانەیەکمان بینی پێتان تو داگر نەجە بڕۆن وەی سەیرکەن دەمانەیە بچینێرە بەس سڕەکی گەلە دوور درێژە لە بۆ چونە خوارێ خەسەریان ئەوە دەستە خوارێ سەریان دەوەڵای گۆرانیان هەن خۆشە گۆرانیان زۆر لە قسەکردنیان خۆشترە بە قورعان سەیرکە ئەوە شاکی نەخوارێ بەس بەوەی ناوی نەخوارێ پێیان ناوی نەخوارێ عەلەیکە سەلام مسلمانەکان هیواتیانە سەلام بکەن خەڵکی بچ خۆمان بیننەوە خۆشەویستان بەم دیمەنەش کە بیابانە نادارەکە کۆتایی بە ڤیدیۆینە بەڕاستی یەکێک بوو لە جوانترین خۆشترین ڕۆژەکان لەو گەشتە دوورژەی چین جا بەشێکی زۆرتان ئەگە پرسیار لەم دەکەن ژیر پاشانگۆ هەر دەگەڕین یان لەوەی شێت چوو خۆی ئەو گەڕانەی ئێمە مەبەستی وام ئەوان ئێمەیان داوەت کردێ لەسەر مەسروفی خۆیان لەسەر پارەی خۆیان تاوەکو بێنەوە شوێنانە ببینن و وەکو میدیاکار وەکو ڤڵۆگەر وەکو کەسانی کە کۆنتێنت و بابەت دە سۆشیەل میدیا بڵاو دەکاتەوە لە تیڤیەکان بڵاو دەکاتەوە بەو شێوەیە باسییان بکەن جا بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم زۆر سوپاسی قوزڵخانەی چین لە هەولێر دەکەم کە ئێمەیان داوەت کردیان بەڕاستی باوەڕ نەدەکرد چین بەو شێوازە دڵخۆش بکە خۆش بی لە هەمان کات دەشوێنی ڕۆسەنەکانیان بەو شێوازە بە جوانی هێشتیتەوە سپاسی ئێوەش دەکەم بە بینی ڤیدیۆکان کا دەکەم ببینێ لایک سەبسکرایب کۆمنت دەبیت نەکەن تا ڤیدیۆ داوەتی بەخوای گەۆ دەستکردن خوددا دەکەم